سلااوتان لێبێ ئازیزان لە پرۆگرامێکی نوێی بەرنامەکەماندا باسی تەوەرێکی گرنگ دەکەین کە تایبەتە بە هاوژینان. کچ و کوڕێک سەرەتا یەکترە بینن، دواتر یەکتریە ناسن، دواتر خۆشەویستێکن و بڕیاری هاوسەرگیریەدن. دوای ئەمە قۆناغی دروستبوونی منداڵ دێتە پێشەوە. ئەمڕۆ ئێمە لێرەدا باسی ئەو بربەستانە دەکەین کە دەبنە هۆی دروست نەبوونی منداڵ. واتە باسی نەزۆکی دەکەین بە تایبەت لە لای خانمان. بۆ ئەم مەبەستە ئەمڕۆ میوانداری پزیشکێکی پسپۆرمان کردووە کە بەڕێزیان پسپۆڕن لە نەشتەرگەری منداڵان هەروەها نەخۆشیەکانی ژنانش. دکتۆرە فایزە سابر لەیلانیە. دکتۆرە بەخێر بێی، سپاس بۆ ئامادەبوونت کە ئەمڕۆ لێرە لەگەڵمان بووی. بەڕاستی ینی مۆزوعێکی زۆر خۆشە و شایعشە لەناو کۆمەلگامان. ئەگەر هاتوو ئافرەت پێویستی هاوسەرگیری بکە لەگەڵ پیاوێک، ئەوە هیچ هاوسەرگیری کرد سێری کرد ساڵێکە ژیانێکی ڕێکتۆرەکەن بەرلەوە با پرسیاری ئەوە بکەین. ئێمە ئەتوانین بەچێ بڵین نەزۆک بە کام خانمانە خوانەخواستە پێیانەوترێن نەزۆک، یعنی کام لە خانمەکان نەزۆکن فەرموو. ئەوە بە ساڵێ پێکەوە بن باشە ئەو ساڵە ئەزانین ئەگە مناڵیان نەبوو ئەبێ بگەڕین بە دوای یعنی ئەکیت هۆکارێکێ بۆ مناڵ نەبوونیان. باشە ئێمە پێشەوەی بچینە سەر ئافرەت چونکە یعنی تحلیل و شتەکانی زۆر معقدە. ئێمە تحلیلێ بەسیط بۆ پیاوەکەکەین، یعنی سەرەتا پێویستە بۆ پیاوە یەکەم پیاوە پیاوەکە تحلیلێ بەسیطەکە تحلیلەکە ئەگە دەرچوو ڕێژەی سپرمەکانی باشە و حرەکەی باشە و موشەوەهی نییە ئەیمەلین کاکە تۆ دەرچۆ لە مۆزوع. ئەنجا کە چوینە سەر ئافرەتەکە ئەبێ زۆر شتی هەیە. یەکەم ئەبێ لی پرسین یعنی سووری مانگانەی طبیعیە تاخیر نابێ، عمری چەندێ بووە کە سووری مانگانەی بۆ هاتووە و ئایا بە ئازارەوە یان بەبێ ئازارە چکە ئەگە ئازار بێ معنای هێلکەی باش ئیشەکە، بێ ئازار معنای هێلکەدانی ئیبادەی نییە. ئەوە تێبینیەکی گرنگە دیکتۆرە چکە ینی ئەو ژنانەی ئازاری سووری مانگانیان هەیە کەواتە هێلکەیان باشە هێلکەیان باش ئیشەکە هەموو مانگێ کاتی خۆیان بێت. ئەمە یەک دووەمیش ئەوە زانیمان کە ینی مەتەرەن سووری مانگانیان طبیعیە و ڕێکوپێکە و تاخیر نابێ. ئێمە ئەڕۆینە سەر جیازی سۆنەر ئەوە شت فحسێکی ناوجانیش نەکاکەین. ئەگە بینیمان ئیلتیاباتیە ئەبێ ئەو ئیلتیاباتە نەهێرین. ئەگە بینیمان مەثەرەن قاپی مناڵدان کە پێلێن عونق ڕەحم مەسەرەن ئیلتیابێکی زۆری بووە بۆتە قورحە، ئەمە هۆکارێکە بۆی ئاوی پیاوەکە نتوانێت بچێتە ژوور. دکتۆرە قسە لەسەر ئەو بابەتاکەین. ئەمە وێنەیەکمان ئامادەیە کە وێنەی بۆ منە بڵین هێلکەدان بە شێوکی گشتیە. حەزەکە ئەگەر بیتە ئێرە سەری بابەتی هێلکەدانەکە بکەین لەسەرەوە بۆ ماشەڕەکەی ئەگەر هاوڕێیانمان ئەو وێنێما پیشان بدەن. زۆر باش با یارمەتی دەم دکتۆرە ئەو هەر لە لای خۆتدا بنە. زۆر باش هەر بەدەستەوە بێ ئاسان. ئۆکێ دکتۆرە ئەگەر بینە سەر ئەم وێنەیە ئەو نەخۆشیانەی کە تووشی ئەم حاڵەتا بن چییە؟ فەرموو. ئەمە خۆتەزانی جیهازی یعنی مناڵبوون لە ئافرەتانە. ئەم جیهازی مناڵبوون لە ئافرەتان دەست پێکە ئەم شۆنە پێلێن ڤەجاینە ینی شۆنی دەرچوون چوونە ژوورەوەی عیب نەبێ جوتبوونە شۆنی جوتبوونە. لێرەوە دەست پێکە ئەمە پێلێن عنق ڕەحم یعنی ملی مناڵدان. ئەنجا ملی مناڵدان زۆر تەئسیری هەیە لەسەر نەزۆکی. لەوانەیە ئەلێرە ئەلتیهابێ منعکە، لەوانەیە بەعزە یعنی ملی مناڵ هەیە قاپیەکەی نوع بەرگیریەکەکە نوع زدی هینەکە ئەوەستێ زدی ئەو سپرمەکان ئەوەستێ. لەبەر ئەوە پێلێن حاڵەتێکە کە منعی ئەکات سپرمەکان بچێتە ژوورەوە. ئەمانە ئەبێ چارەسەر بکرێ پێشەوەی بچینە زیاتر مەثەرەن کە یەکەمین مناڵە عادەتەن ئەم عنق ڕەحم کە پێلێن قاپی ڕەحم قاپی مناڵدان زۆر تەسکە بێ. فئێمە ئەبێ لەم حاڵەتە بینیمان تەسکە تۆزێ تەوەسعی بۆکەین. ئەم تەوەسعە مەجال ئەدا سێرکی ئەلێرەوە تەواو تەسکە تەواو حاڵەتێکی تەسەبوون بۆ منداڵبوون تەسکبوون نایلێ مناڵ پێشکە نایلێ سپرمەکە بچێتە ژوور. لەم حاڵەتە کەمێت تەوسع ئەتوانی لە عیادا بە شتێکی بەسیط وەی بکەین. ئەمە تەواو ئێنجە دێنە سەر ژوورەوە. لە ژوورەوە ڕەحم چی هەیە هۆکار هەیە ناهێرێ
مثلا زقبه او نخوشيانه كتوشي الرحمه زوائد لحميه به يعني زائدي گۆشت هەیە لەناو ئەم ڕەحمە ناهێلێ مناڵەکە بێت دانشێنە ناوی چونکە ڕەحم ئەگە شتێکی تیا بێ ناهێلێ مناڵ بێتە ناوی لەبەرەوە بێ پاک بێ ڕەحم لە ژوورەوە لەوانەیە لە دەرەوەش مەتەلەن گرێ هەبێ لە ڕەحم گرێ لێرە دکتۆر چارەسەری ئەو گریانە چییە؟ ئەو چارەسەری و گرانە حەسەب حەجمی حەسەب بابەتی گرێ زۆر حەسەب عمری نەخۆشکە مثلەن عمری گەورە بێت و گرێ هەیە ئەمانەوێت زوو زگ بکە لەبەر ئەوە نشتەگەری بۆکەین بۆی یعنی زوو زگ بکە چونکە کارێگەری زۆری ئەم گریانە لەوانەیە ئەم گریانە ئەچەنە ژوورەوەی ناوڕەحم کە چووە ژوورەوەی ناوڕەحم مناڵەکە هاتە سەر ئەو گرەیە دروست بوو سەر گرێکە دروستە بێ نامێنێ لەوانەیە لە دووەمین مانگ خێنی بۆ نەڕوە بمرێ لەوانەیە لە سێمین مانگ لەبەرەوە ئەگەر بینە سەر کیسی هێلکەدان سەبا بینە سەر بەرەبەرە ئەنجە دێنە سەر تیوب ئەمە پێرێن فالوبیان تیوب ئەو بۆرەیە کە لێرەوە سپرمی پیاوەکە دێنێ نزیکی هێلکەکەیە کات مەثەلەن ئەمە هێلکە حازرە سپرمەکە کە دێت ئەگە توانی بچێتە ناو دیواری سپێرم لێرەوە دێتە ژوورەوە بێرە شاڕوا لێرە بەهێلکاگە لێرە بەهێلکاگە ئەگە هێلکەکە حازر بوو ئەو دەقەیە ئەبێتە زگ اینجا کە بۆ زگ ئەم زایگۆتە پێرێن زایگۆت مناڵی دروست بوو پێرێن زایگۆت دێت بە حرەکەیەک هەیە لەناو ئەم تیوبە حرەکەی زگدی هین ساعە چی پێێن ئەوە اینجا ئەم حرەکەیە زۆر مهمە بۆی ئەم بەیضە مخەسەبە ئەم زایگۆتە سەرەکەوێ لێ ئەثنای سەرکەوتنی لەنا ئەم بۆریانە بەرەبەرە گەورە بێ ینی لەوانەیە لە خەلیەک بێتە دوو ببێتە چوار ببێتە شانزە لێرە لەوانەیە بێتە 32 کە بۆ 32 لە مۆریلا دەرەچێ ئەچێتە مەرحەلەیەک کە ئەتوانێ بێت بنووسێ بەڕەحمەوە زۆر باشە دکتۆر ئەم مەرحەلەش دەزان چرێکە خایێنێ 3 ڕۆژ لەناو ئەنبووبەکە 2 ڕۆژی ئەوێ حتا خۆی بنووسێنە ئەگەر بێتە ئێرە دکتۆرە ئێمە باسی جیایستە ناسو باسی هێلکۆکاکەین ئایا هێلکۆکە بە هەمان شێوە تووشی نەخۆشیێ بێ ئەو نەخۆشیانە چین کە بنەهۆی بۆ نابێتەوە لەناوبردنی هێلکۆکە وا بزانم مهمترین شت سوالە مهمترین سوالە لەم مەوزوعە هێلکە ئەگەر هاتوو هێلکەی تیانە بێ هێلکەدان ئەگە هێلکەی تیانە بێ مستحیلە مناڵ بێ ئەوەک لەوێنەکە دەرەکەوێت ئەمە سپێرمە ئەمەش هێلکۆکەیە هێلکۆکە ئەگەر نەخۆشیانەی کە بنەهۆی تووشی هێلکۆکا بن چین دکتۆرە هێلکۆکە ئاخەمە تۆ هینت هێلکەت بشاندا بەس هێلکەدان شتێکە یعنی مەثەلەن 3 سانتیمەتر و نیوە ئەوە احتیمالە بێتە 4 سانتیمەتر و نیو بۆچی لەبەرەوەی تەکەیوس توش بۆ لە ناوی تەکەیوس لەوانەیە قورسە بێ کە قورس بوو تەکەیوسی تیا بوو ئەو معنای ناهێلێ ئەو هێلکەیە دەرچێت دەرەوە باشە دکتۆرە بە زۆر باسی تەکەیوس سەکرێ ڕێنمایی چییە بۆ ئەوانەی کە زۆر تەکەیوس دروست دەکەن یاخود لە ڕووی خواردنەوە بێ ئەو خواردنەوە بێت چی بکەن باشە ئێمە هەر نەخۆشێک کە دێ بۆ لامان تەکەیوسیانەیان بیدایی تەکەیوسیانەیە ئامۆژگاری ئێمە بەرامبەر ئەو ئافرەتە ئەوەیە مهمترین شت ئاگای لە خواردنی بێ ئەگەر خواردنەکان بستەبت دەستنیشان بکەین کێش زۆر تەسیری هەیە لەسەر زیادبوونی یعنی کیسەکان بەلەبەرەوە ئافرەت کە هات ئێمە پێلێن ئەبێ خواردنێکی سەحی بخۆی تەندروستی بخۆی خواردنی سەحیش ئەبێ نە شەکری تیابێ نە ئاردی سپی تیابێ نە برنجی تیابێ نە پەتاتەی تیابێ کە ئێمە خۆتەزانی ئێستا کۆمەلگامان خواردن لە دەرەوە دێنن ئەم هەموو شتەی تایە شیرینی تایە هینی تیا مثلا بپسی تایە هاتوتە ژوورەوە بپسی خۆتەزانی بپسی 13 کەوچک شەکری تایە لە ئەو 13 کەوچک شەکر ئەکەیتە ناو زگی ئەو ژنە یعنی مستحیلە بتوانێت سەرفیکە کە سەرفی نەکرد ئەکاتە چی هۆرمۆنات گەورەترین هۆرمۆن کە دروستێکە هۆرمۆنی دەکەری پێرێن هۆرمۆنی پیاو پێرێن تێستۆچیۆن دکتۆر ئەتوانین بڵین کە گەنم و شەکر ئەبێتە هۆکارێک بۆ دروستبوونی نەزۆکی قەدەغەیە بۆ ئەو کەسەی کە کیسەی هەیە و بێوێ زگ بکە ئەبێ ڕجیمێکی قاسی
ئەگەش نەتوانانی ڕجیم قاسی ئەتوانین کیتۆ دایتش نەتوانی ئەتوانی سیام متقطع سیام متقطعەکە یعنی مەتەنە سعات 8 ئێوارەوە هیچ ناخوا تەنها ئاو و چایەکی تاڵ و قاوەیەکی تاڵ ئەخوا حتا بۆ بەیانی سعات 2 خواردنی نیمەڕۆخوا. دکتۆرە پرسیارێکی زۆر هەیە ژن و پیاوێکن هیچ کێشەیان نییە باشە هیچ کێشەی دێنە لای تۆ بۆ نمونە هیچ کێشێکی تەندروستیان نییە هەموو پشکنەکانیان تەواو بەڵام ناتوانن منداڵ دروست بکەن ئەمە تا چەندێک ئاساییە لە بابەتی پزیشکیە لەم حاڵەتە پێلێن ئەنۆن یعنی فرترتی یعنی سببی نییە ئەمە ینی ئەتوانی بلێن لە خواوەیە ئەتوانی بلێن یعنی خواوای نووسیوە ئەم یعنی ئەم ئافرەتە ئەو پیاوە مناڵیان نەبێت خۆی تا چەندێک ئاساییە کە مناڵیان نەبێ یعنی خۆی مەفروضە دوای ساڵێ پشکنین بکرێ باش بەس ئەگەر مەتەرەن پشکینەکە کرا هەموویمان چاک کردەوە بینیمان مناڵی نابێ ئێمە ئەچینە حمل ئەنابی بۆچی چونکە حمل ئەنابی ممکنە ئەم ژنە مناڵ نانووسێ بەڕەحمیەوە بە طەبیعی ئللا ئەبێ مناڵەکە ببێتە بلاستۆسیست یعنی 32 خەلیەیە ئەو 32 خەلیە بەچی دروستە بێ کە لە ناو ئەنابیبەکە گەورا بێ بێتە 3 ڕۆژ 4 ڕۆژ گەورا بێ ئەنجە دێن ئەیکەن ناو ڕەحمی. دکتۆرە زۆرجە باسی ئەوەکەن کە بلایانی دەرونی زۆر کاریگەری هەیە بۆ نمونە وەگوتمان ژن و پیاوێکی هیچ کێشیان نییە پشکنینەکانیان پاکە بەڵام ناتوانن مناڵ دروستکەن زۆرجە دکتۆرەکان ڕێنماییانەکەن کە لەلایانی دەرونیەوە ئارامە زۆرجە دکتۆرم بنیوەڵە سەفەرێک بکەن لەوانەیە ببێ ئەوانە کاریگەری هەیە قسەکەت زۆر جوانە ئێمە ماحترامی بۆ کۆمەلگای کوردیمان ینی احترامی ئافرەت لە ماڵەوە ماڵی دایک و باوکی کوڕەکە زۆر نییە بەو دەرەجەی کە کچەکەیان تەماشای کچەکەیانەکەن بەسێرەکەی دائیمە مشاحنات هەیە دائیمە قسە فرێدان هەیە دائیمە تۆ مناڵت نابێت تۆ نابێت ئەمانە کاریگەریکی زۆر هەیە لە دروست نەبوونی مناڵ. باشە دکتۆرە یەک شتێکی تر هەیە گەبێتەوە ئێرە وێنەیەکمان هەیە باسی سۆڕی مانگاناکەین بۆ ئەوەی پێمان بڵێ باشترین کات بۆ ئەو سەررجەیکردن و سێکس دەرەوە خانمان چ کاتێکە بکرێ بۆ ئەوەی ینی بڵین باشترین کات بێ باش وەک لە وێنەیە دەرەکەوێت خۆی سەراحەتەن ئێمازانین کە سووری مانگانە هەیە حتا 7 ڕۆژ ئەمێنێ هەیە 8 ڕۆژ هەیە حتا 10 ڕۆژ هەشە 2 ڕۆژیان 3 ڕۆژە ئەمە ئێمە ئەتیادێکەیە بەس ئێمە مەثلەن فەرەدەن 10 ڕۆژ تەواو بوو اینجا ئێمە دەستپێکا دومین دەڕۆژ زۆر خەستە و بەپیتە یعنی تۆ ئامۆژگاریەکەی لە دومین دەڕۆژ لە دومین دەڕۆژ ینی سێکسیان هەبێ دکتۆرە ئامۆژگاریەکەی هەموو ڕۆژ بیکەن یا ڕۆژ ناڕۆژێک واللهی هەموو ڕۆژێ نابێت چونکە ڕۆژ ناڕۆژ باشترە لە بەرەوەی کە مەجال بێت ئەو سپرمە زیاتر ئەی قۆناغی سێم قۆناغی سێم بەڕێیم کە نەخۆشی ئەگەهات مثلەن 21 ڕۆژی سووری مانگانەیە دێت سێرکە هێلکەکەی باشە بەم نەرێ دکتۆرە بۆ مناڵم نابێت ئەلم کچم ئەو هێلکەیە پوک بووە لە قۆناغی لە ئەمرا بەس نەتەقیوە لە ناوەڕاست مثلەن لە 14 و 15 نەتەقیوە کە نەتەقی بێ معنای هێلکەیەکی پوکە بیر نەکەیتەوە ئەمە ئەبێتم دەست خۆش دکتۆرە سپاس بۆ کاتەکەت بەڵێ ئازیزان ئەوەی ئەمڕۆ لەم تەوەرەیە بینیتان ئەو نەخۆشیانە بوو کە تایبەت بوو بە خانمان لە تەوەری دووەمی بەرنامەکەماندا دووبارە میوانداری پزیشکێکی پسپۆڕەکەین کە باسی نەزۆچیەکەین لای پیاوان ئەو هۆکارانە دیارەکەین کە لە لای پیاوانش چییە؟ سڵاوتان لەبێ ئازیزان لە بەرگەی دووەمی بەرنامەی ساڕێژدا کە تایبەت بوو بە نەزۆچی لە لای ژنان باسمان کرد ئەم چارە باسیەکەین لە لای پیاوان ئەو هۆکارانە چین کە بنەهۆی نەزۆچی لە لای پیاوان بۆ مەبەستا هاتووینە کلینیکی پزیشکی دکتۆر عەباس کەماسیا مەسۆری کە بەڕێزیان پسپۆڕی گشتی نەشتەرگەری گورچیلە و میز و میزەڕۆن دکتۆر گیانم کاتت باش سڵاوتان لێبێ و زۆرش بەخێر بیان سپاس بۆ سپاس بۆم دەرخەتە دکتۆر ئەگە سەرەتا پێمان بڵێ نەزۆچی لە پیاواندا چییە؟ لە بیدایەتەوە باسیەکی نەزۆچی پیاوان معنای مناڵ نەبوون دوای ساڵێک لە زەواج بوونێدا ژنێنە باش کەواتە مەبەست ئەوەیە ینی ساڵێک هاوسەرگیری بکەن
ئەگەر نەیانتوانی منداڵ دروست بکەن کەواتە ئەمە بە حاڵەتێکی نەزۆکیدان بەڵێ ینی قبول نییە پێش ساڵێ نەپیاوە نە ئافرەت مراجعی دکتۆر بکەن لەبەر نەزۆکی ینی ساڵێک کە تێپەردا دوای ئەوە لە هەوڵدانی مناڵبوون بڵین یاڵا مراجعی دکتۆرەکەن بۆیان هەیە پیا و ئافرەت زۆر باش کەواتە هەتا ساڵێک ئاساییە ژن و پیاوەکان ئەتوانن دوای بۆ نمونە سەردانی دکتۆرش نەکەن بۆ حاڵەتی نەزۆکی دوای ئەوە دەبێت سەردانی بکەن باشە دکتۆر هۆکارەکانی نەزۆکی چییە لە پیاواندا؟ هۆکارەکانی زۆرە بەڵام اختصاریەکەین بە دووسێ شت زۆر گرنگەوانی زۆر دیێن وەلامان و منتەشرە زۆر هەیە لە مناڵ ینی هێشتا لە مشکلەی کرۆمۆسۆماتی هەیە خۆی زگ لە زگماگوی پێرێن لەوانە کرۆمۆسۆماتی مخەربەت بێ کرۆمۆزاتی زیاد بێ کەم بێتن هەیە دووسێ مۆزوعێکی زۆر گرنگە باسی کەین ئەوەی گوونی دانا بڵزیوە لە مناڵە گوونی دانا بڵزیوە دەبێ هەموو ئافرەتێ خوشکەوە ڕێزانە هەمووی باسیەکەین مناڵ هاتە دنیا فەحسی کەم بزانن گونی دابەزێتەوە شوێن خۆیان نا دکتۆر مەبەستەوەیە لە مناڵی کە لە دایکە بێ ئەگەر گونی دانەبەزە کاریگەریە بێ بۆ مناڵ بوون بەڵێ بەس ئێمە چ بێنێن هەمووی زۆری لە 1990 دابەزێت فەحسیکەن دابەزیوە یان نا بەڵام ئێمە چیەکەین حتا دانابەزیشێتن 6 مانگ لەسەری چاوەڕێکن خۆی دابڵزی دابزدانەبەزی ئێمە بێتە داخوکین دوایەوە بە عملیات ئەیکەن دکتۆر ئەفۆم کە ئێستا نەما وەک جاران دەرزی هۆرمۆنات شت لەم ئەلمە تازەیە حتا 6 مانگ چاوەڕێکین دوای ئەوە دەبێت تەداخولکەین تەداخولەکە چیە خۆمان دایەگرین ئەگەر لە زگ بێتن بە نازۆ دایەگرین لە خوارەوە بێتن زیاتر بۆ شوێنە تاواکەی داگرین مشکلەکەمان لەکوێیە زۆری دیێن گەورە بوونە زەواجیان کردووە ئەسڵ نەیانزانیوە گونیان دابەزیوە باشە دکتۆر پرسەرێکی گرنگتر دایکێک کە مناڵەکەی تازە لە دایک بووە چۆن بزانێ کە گونی لەسەرەوەی و دانەبەزیوە دیارە خۆی بەدەست فەحسەکرێ پێستی گون دیارە ئەگەر شتێکی تیابێ وەک ترێ وایە ترێی بچووک وایە ئەمە معنای دابەزیوە ئەوەی تیانێ بێتن مراجعی دکتۆرەکەن ئێمەش هەمان شێو فەحسیەکەین 6 مانگی لەسەر چاوەڕێکن دابەزێت دانەبەزی ئێمە بە عملیاتێکی بچووک دەقەی پێ ناچێ داگرینە شوێنە خۆی لەبەرەوەی ئەمە زۆر گرنگە زۆر دیێن دەتەمەەن بڵین 6 ساڵان و 7 ساڵان نەخۆشمان بۆ دێ گونی بچووکەوە بۆتەوە ئەمە مشکلەی بەس نەک مناڵ بوونیش سەرەتانش بووەکە بۆ مستەقبل ئەگەر لە زگ بێتن یان لە شوێن خۆی نەبێتن دەبێتە نەخۆشی سەرەتان لە گوون باشە دکتۆر پرسیارێکی تر هەیە زۆرجە باسەکرێ ئایا نەخۆشیە درێژخایەنەکان مزمینەکان تا چەند کاریگەری هەیە لەسەر نەزۆکی کەسێک لە تەمەنی 20 ساڵیە بۆ نمونە خوانەخواسە تووشی نەخۆشی شەکرە بووە یاخود لە 25 ساڵە تووشی نەخۆشی غودە بووە ئەمە کاریگەری هەیە لەسەر نەزۆکی بەڵێ نەخۆشی مزمن بڵێن شەکرا تەسیری هەیە غودە تەسیری هەیە زەختش تەسیری هەیە ینی ئەمانە خۆمان نەزانین کامی تەسیری کردووە لە سەریان خۆی دووسێ تەحلیلە ئەکرێتن ینی کە دێت پیا وەلامان فەحسیەکەین سەریریەن لێرە سۆنەریەکی بەسیتی بۆکەین دوو تەحلیلی بۆکەین ڕازەن ئەزانین لەکوێیە خەلەل پیا و باش شەرم نەکا بێتە لای دکتۆر لەبەرێ ئافرەت هەزار شتی هەیە هۆرمۆناتی هەیە ئەکیاس لەسەرێکەدا لەوانەیە ئێوە بەنامەتان کردووە ئافرەت زۆر حساسە بۆ لەبەر نەزۆکی بەس پیا و دووسێ تەحلیلە ئەزانین خەلەلەکەی لەکوێ و عیلاج ئەکرێ زووش عیلاج ئەکرێ ئەمە زۆر گرنگە دەبێت براکانمان پیاوەکان بزانن مراجعی دکتۆرکەن باشە دکتۆر پرسیارێکی تر هەیە سەبارەت بە دەوالی بە تایبەت دەوالی گون دەوالی گون زۆر قسەی لەسەر هەیە باشە پرسیارەکە ئەوەی ئایا دەوالی کاریگەری هەیە لەسەر نەزۆکی هەروەها
دەوالی خۆی چییە و چۆن چارەسەرەکرێ بۆ نە بیستمانە هەموو جۆرە دەوالیەک بە عملیات چارەسەرەکرێ ئایا ئێستا زانستی تازە ئەتوانێت بێ عملیاتش یا خۆی چارەسەرەکان چی؟ دەواری خۆی دەمار خوێنە گەورە و بووە لە دەور پشتی گون دروستە زۆری لە چەپە بیان لە 1970 پاسشی هە لە دوو لا بێتن گونی دەماری خوێن لە کە گەورە بوو خۆی خوێنی تایە خوێنش گەرمایە داتێتە گون ئیش ناکە خۆی ینی مەبەستەوەیەک ئەو گونەکانە دەمارەکە لە دەورێتی گەرمە و سپێرمەکانە کوژێ بەڵێ چکە خۆی گون بە دەرەجەی حرارەی معەنە ژێت باشە ئەوە گەرمایە داتی نایڵێ ئەخینچێنێ نایڵێ هیچکات بەکەوی خۆی هەموو داوالەیەکش عملیاتی گەرەک نییە هەموو داوالەیەکش بڵین نەزۆکی ناکە هەیە ئێمە ڕاستە نەزانین بە سۆنەر و تەحلیل ئێمە تەحلیلێکی ئاو پیاوەکە ئەکەین ئەوەی تەسیر لە مناڵبوونی نەکردبێ ئازاری بۆی دروست نەی کردووە با دەرەجەی سێ بێتن چوار بێتن عملیاتی گەرەک نییە هەیە دەرەجەی دووە تەسیری کردووە لە مناڵبوونی بڵێ دەبێ عملیاتی کرێ عملیاتەکانش لامووی باشتر بە مایکرۆسکۆپ ئەکرێ ئێستا بە طریقی تازە عالەمیێنش بە مایکرۆسکۆپ هەر 5 دقەی پێ ناچێ عملیاتێکی زۆر ئێستا لێرە هەیە دکتۆر بەڵێ تۆ ئەیکەی بۆن طبعاً زۆر باش دەمێکە 3 ساڵێکی مەسەلەی دەوالی زۆر انتشاری کرد دەبین گەنجەکان ئەوانەی باڵای بەرزە زۆر معرەزە پێی ئەوانەی زۆر بە پاوە ئەوستن ئەوانە هۆکارەکانی دەوالی بەڵێ باشە هەیشە ویلادیەن هەر زلە زگماکەوە هاتوو دەوالی هەیە ئەوان هەسە لە مناڵش عملیاتیەکەن زۆر باشە ئەگەر هەر لەسەر دەوالی بۆسین دکتۆر کەسێک بۆ ئەوی بزانێت دەوالی هەیە بێ ئەوی بچێ بەلای دکتۆر چۆن بزانێت دەوالی هەیە بۆ یەک ئازاری بووە کە ئازارەکەشی زۆر نییە هەستەکە قورساییەک هەیە لە بوونی لەبان بوونی وەک بڵێن وەک شت چۆن وەک کرمە دەمارەکانە وەک کرم چۆن ئەحساسی پێکی عینەنەوە لە کۆمەڵێک کرم لەبان بوونی گونەکانی ئەمە دەوالی عالە لەکتەر خۆی لە ماڵ فەحس خۆیەکە دێ بۆ لای ئێمە تاکی دەکەم دکتۆر باسی ئەو حاڵەتە کە پێویستە پیاوانش بچن پشکنین بکەن زۆر جار ئێمە بینین کە ژن و پیاوێکن ژنەکە هیچ کێشەی نییە ینی کێشەی کۆمەڵایەتی هەندێک لەو حاڵەتە دروستە بێ ینی ئامۆژگاری تۆ بۆ پیاوەکان چییە ینی پێویستە وەکو ژنەکان فەحس بکەن شەرم نەکەن لەو بابەتە زۆر گرنگە برای بەڕێزم زۆر گرنگە دوای ساڵێک پیا و ڕەسەن مراجعەکە چاوەڕێ ناکە ئافرەت تەواو بێتن یەڵە مراجعە بکە زۆر گرنگە دوای ساڵێک پیاو دەبێ بێت یەک تەحلیلێکی بۆ بخین داخلیشی ناکەین بە چارەکی تەواویەکەین جهازمان بۆ هاتووە ئیتر بە مایکرۆسکۆپ فەحس ناکرێ جهازەکە خۆی ئەخوێنێ سپێرمەکانی ئێمە سێ شتمان گرنگ هەیە لە سپێرم ژمارە و شکل و جولەی بەمان نازانین ئایا داوالی تەسیری لێ کردویان خۆی خەلیلێکی هەیە یان نا هەر چارەگێت تاخیری ناکەین پێڵن کاکە تۆ کێشەکە لە توێیان لە خێزانەکەتە دکتۆر ئەو کێشانی سەبارەت بە پیاو بۆ نەسپێرم و تۆی پیاو چارەسەری چۆن ئەکرێ بۆ نەسپێرمێک توانای جوڵەی نەبێ ئەو شتانت ینی چۆنەڵێ چارەسەری ئاسانە یعنی حەزب ئێمە ئەوێ سەبەبەکەی بزانین لە چیەوە بووە ئەگەر دەوالی بێتن عملیاتە ئەو نەبێتن دەرمانێ دەینێ هەیە بەس جوولە زیادەکە یا ژمارە زیادەکە هەموو نەخۆشیەک دەرمان خۆی الحەمدوللا ئێستا بە هەمووشی گەشتوتە کەرکوب بۆ ئیشی لێکن الحەمدوللا دەمێکشە باشە دکتۆر پرسیارێکی تر هەیە زۆر جارەکرێت ئایا جگەرە کێشان و خواردنەوە کحولەکان کاریگەری هەیە لەسەر بابەتی نەزۆشی چونکە لەم ماوەیە کەسێکم بینی من ژنەکە مناڵەکەی لەبار چوو بوو یانی حەمل چیە بوو دکتۆرەکە پێی وتە بوو لەبەرەوەی پیاوەکە جگەرا کێشە بۆ هەیە کاریگەری هەبێ لەسەری ئەنیەکە یەکەم جا باسی ئەو بکەی ئایا جگەرە کێشان و کحول کاریگەری هەیە لەسەر نەزۆشی ئەنجا باسی حاڵەتی دووەمش بکەین
ئەکی زۆر تەسیری هەیە زۆرش ینی جغارە کێشان و کوحول لەبەر بۆ نەزووکی ئەو حاڵەتە دووەمە باست کردەوە هیچ کێشەی نییە عێلاقەی نییە چکە دوای کە حەمل بوو پیا و چێشەی نییە ئەوە شتە تەسیری نەکرد بەس ئەگەر عەفومکە ئافرەتەکە جغارە خۆر بواە یان کوحولی خواردای بڵێ کاریگەری ئێستا ینی جگەرەکێشان و کوحول کاریگەری هەیە بۆ زۆرش زۆر تەسیری دکتۆر بەڕاستی بەر لە بەرنامەکان کە هاتین شتێکی زۆر سەرنجڕاکێشم بینی لای دکتۆر ئەوش بوونی ئەم بەردانە بوو دکتۆرەکە باسێکی ئەو بەردانە بکەین چونکە بەردێکم بینی پێم سەی بوو ئەو بەردە لە ناو سکی نەخۆشێک بوو لە گورچیلەی دەرم هێناوە ئەم بەردانە زۆر ئازیزن لە لام لە فەرۆی زۆرم بە زەحمەتی دەریانم کردووە لە ئەمانەی لە نیوەی لە میزڵدانە نیوەیشی لە گورچیلە دەرم کردووە ئەوانەی سافەکان بەردی میزڵدانن ئەوانش کە شاخی ئاسکای پێلێن لە گورچیلە دەرکراوە دکتۆر ئەو بەردە گەورەیە ئەو بەهار بەو شێوەیە بوو هەموو بڵێ ئەمە پیاوێکی زۆر بەڕێزە حتاستا هەدیە شتم بۆ نێریە ماوە الحەمدوللا پرۆستاتەکەیم هەڵگرت بەردەکەشم هەڵگرت بەردەکەی ئەمە 2 کیلۆ و 300 غرامە گەورەترین بەردە لە عێراق ینی ئێمە کردمانە مسابقەیە گەورەترین بەرد چێدەری کردووە لە عێراقا دەچوو ئەم بەردەیە زۆر ئازیزە دەڵام دکتۆر هۆکاری دروستبوونی ئەو بەردانە چیەکە بە شێژی گشتی باسی هەریەکی سەبەب خۆی هەیە خۆی لە ناو خوێنێتی با بەسیتی با باسیکەین هەیە خۆی بەردوستەکە هەیە لە خواردنێکە بێم ئێمە هەری بەردێک شکل و شوێنی و حەجمی گرنگە بۆمان گرنگ نییە بەس بەردەکە دەرکەین گرنگەوەیە دوایەوە بەر دروست نەکە جەدوەلمان داناوە جەدوەل خواردن هەموو بەردێک جەدوەل خۆی هەیە چی بخوات چی نەخواردن ینی حەزب نوعی بەردەکانە باشە دکتۆر پرسیارێکی تر هەیە سەبارەت بە پرۆستات ئایا پرۆستات کاریگەری هەیە لەسەر نەزۆکی کەسێک کە تووشی نەخۆشی پرۆستات بووە بەڵێ یاخود بووە بۆ لە تەمەنێکی گەنجیا تووشی پرۆستات بێ ئەمە زۆر گرنگە ئەمە پرۆستات ئەگەر توش بێتن دەرمانەکەی نایەڵێ ئاو دەرچێت ئاو پیاوەکە کاتە نەزۆشی بەڵام خۆی کە پرۆستات لە گەنجەکانستە زۆر ئەیبینین ئێمە مەفروضە بەس لە گەورەکان بیبینین سەوای لە هاتووە نەفسیەن گەنج دیە نەفسیەن ئیسراحەت نییە توش ئەڵێ پرۆستاتمە ئێمە التیاب پرۆستات مزمنمان هەیە التیاب پرۆستات حادمان هەیە احتقان الپرۆستاتمان هەیە هەرێکی و چارەسەرێکی هەیە زۆر باشە دکتۆر سپاس بۆ تۆ سپاس بۆ سەرجەم زانیارەکانتمان هەردوو سپاس بۆ تۆ بەڵێ ئازیزان خۆشەویستان ئەوەی ئەمڕۆ بینیتان تەواوی بڕگە و بابەتەکانی بەرنامەی ساڕێژ بوو تا بەرنامەیەکی تر بەخواتان ئەسپێرم خواتان